كرسي بدست بإناي وأولين كم كرسي بدست بإناي دوید بگیری به انجام هەڵبژاردنە بکەن و دوید ایک دەست بچنە بەغدا دا پێگەی کوردا لە بەغدا یێ بەهێز بیت و هەر ایک استحقاقا خۆ وەرگریت دیف کورسیکێت خۆ. مافی ئافرەت دەتوانین بڵێن ڕێژەیە، هەندێک کەس دەتوانێت تا ڕادەیەکی باش مافی ئافرەت دابین بکات، بەڵام لای هەندێک کەس نا. ئەوەش بۆ زۆر هۆکار دەگەڕێتەوە. بەڕای من هۆکارێک دەتوانین بڵێن بۆ ماوەی یا لە باو با پیران و ئەجداد و ئابادمانەوە بەجێماوە کە پیاو سالاری هەبوو ئافرەت لە طبقەی دووەم حساب کراوە لە شتێکی لە هەندێک مەسائلی زۆر بەسیط ڕای وەرگیراوە. پێویست ناکە ئێمە ژن و ئافرەت و خوشکەکانی خۆمان بکوژین بە بیانی ئەوەی دەیان پارێزین و یاخود ناموسیان دەپارێزن. دڵپیسی شتێکە و ناموس پاراستن شتێکە. دوو شتی لێکزودان دەبی لێکزودان بکرێتەوە بەڕاستی لە کوردستان بەداخەوە کە بوویتە دیاریدەیەک لە کوردستان کوشتنی ژن و ئافرەت یەکجار بوویتە دیاریدەیەکی زۆر. تەنها لە بۆنەو یادەکاندا دژی کوردی لەبەردەکەین. بۆچی؟ بۆ عارەبەکان لە هەموو کاتێکدا جلوبەرجی خۆیان هەر لەبەرەکەن. ئێمەی کورد پێویستە هەموو کاتێک جلوبەرجی کوردی لەبەر بکەین. جلی کوردی مایای شەڕەف شانازی ئێمەیە. ئێمەی کورد پێویستە لە هەموو کاتێکدا جلی کوردی لەبەر بکەین. کەرتی تەندروستی لە ناحیەی هەریر مەبەستم لە مستەشفەی عەریرە. بەڕاستی زۆر کەم تەرخەمی لە مستەشفەی عەریر هەیە. زاری وا هەبووە من خۆم چوویمە نخۆشی پەسی و بەسیترین نخۆشە ئەبی فلۆ ئاوتی لێ نەبووە کە پێم بدەن. داوا لە حکومەت یاریمی کوردستان دەکەین کە هاوڕێکی تەواو لە شارۆچکەی عەریر ناحیەی هەریر بداتەوە لە ڕووی کەرتی تەندروستی.